بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932. کتێبی یەکەم 1931 بۆ 1932. بەشی یەکەم. بزوتنەوەی نەتەوایەتی کورد لە کاتی شەڕی یەکەمی دنیا و پاش بڕانەوەیدا. پێم وانییە هیچ نەتەوەیەک ئەو تاڵاوەی زوڵم و چەوسانەوەی چێشتە بێ کە میلەتی کورد چێشتوێتی. لەگەڵ ئەوەشدا کورد پەندی لە ڕابردوو وەرنەگرتووە و کێشەی کورد بە درێژایی مێژوو پابەندی زۆرانبازی ئەو هێزە ناکۆکانە بووە کە بەرژەوەندی تایبەتی خۆیان خستووەتە ژوور حەق و ڕەوابوونی کێشەی کوردەوە و سەودا و پەیمانیان هەر لەسەر ئازار و ڕەنج و ماڵوێرانی گەلی کورد کردووە. لە دوای بڕانەوەی یەکەم شەڕی دنیا و ڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانیدا گەلانی ئەم ناوچەیە ڕاپەڕین و داوای ئازادی و سربەخۆییان کرد. شتێکی ئاساییە گەلی کوردیش وەکو گەلانی ئەم ناوچەیە ڕاپەڕێت و داوای مافی خۆی بکات. کاتێ پەیمانی سیڤەر ساڵی 1920 خرایە ڕوو، ئاماجی کوردی بوژاندەوە کە لە بەندی 64دا دەڵێ لە ماوەی ساڵێک پاش ئەم پەیمان نامەیە ئەگەر کوردی ناوچە باسکراوەکان لە بەندی 62 داوایان لە ئەنجومەنی عوزبە کرد بۆ سربەخۆی و ئیسپاتیان کرد، زۆربەی کورد دەیەوێ و ئەنجومەنی عوزبەش دانی بەوەدانا کورد هێژای سربەخۆین. تورکیا لە ئێساوە بەڵێنی بەجێهێنانی ئەو ڕاستپێریانە دەدا و هیچ مافێکی بەسەر ئەو ناوچانەوە نامێنێ. بۆ چۆنێتی ئەم دانەواندنە تورکیا و هێزی هاوپەیمانان ڕێک دەکەون. دوای ئەم دانەواندنە هێزی هاوپەیمانان ڕێگە لەو کوردانە ناگرێ کە تا ئێسا سەر بە مووسڵ بوون بێنە ناو ئەم دەوڵەتە کوردیەوە. ناوچەی کوردستانی عێراق هەمووی دەکەوێتە سنووری ویلایەتی مووسڵ. بەشێکی هێچگار زۆریش نەوت لە بابە گۆڕگوڕی کەرکووکتا دۆزرا بوو کە ئەم ناوچەی زیاتر بە نەرخ کرد و ململانەی ئینگلیز و تورکیای خەستر کردەوە. بۆ یەکەم جار لە 15 1927دا کە نەوت لە بیری بابە گۆڕگوڕ سەرڕێژی کرد. تورکیش خۆیان گورج کردەوە و داوای ویلایەتی مووسڵی کرد گوایە بەشێکە لە خاکی تورک. ئینگلیزیش کێشەی کوردی وەکو چەکێکی کاریگەر دژی تورکیا خستە کار. وا دیارە ئیمپریالیزمی ئینگلیز هەرگیز لەو پەیمانانەدا ڕاست نەبوو کە بۆ شێخ مەحموودی حەفیدی هەڵڕشتم. لەبارەی سربەخۆیی کوردستانەوە و هیچ هەڵوێستێکی ئاشکرای پیشان نەدا ئاخۆ کەرکووک بەخۆی و بیرە نەوتەکانیەوە لە ناو خاکی کوردستاندایە یان نە. لە پەیمانی لۆزانی 1923دا هاوپەیمانە پشتیان کردە پەیمانی سیڤەر. تورکیاش بەرامبەر کورد لە جاران زیاتر خۆی کۆ کردەوە و لەم پەیمانە نەگریسەدا هەموو ئاواتی کورد لەبارەی گەیشتن بە مافی نەتەوایەتیەوە وەک بەڵێنیان پێدابوون پوچ کردەوە. بڕگەی دووەم لە بەندی سێمی پەیمانی لۆزاندا دەڵێ هەر ناکۆکیکی سنووری نێوان عێراق و تورکیا لەسەر سنووری ویلایەتی مووسڵ ڕوو بدات بەرەو ڕووی عوسبەت الئومام دەکرێتەوە. ئەگەر هاتوو تورکیا و بەریتانیا تا 9 مانگ لە مێژووی پەیمان نامەکەوە چارەی ئاشتیانیان بۆ کێشەکە نەدۆزیەوە. بەپێی ئەو پەیمانە نهێنیانەی لە نێوان ئیمپریالیزمی بەریتانی و فەڕەنساییدا مۆر کرابوون ویلایەتی مووسڵ خرا بۆ ژێر دەسەڵاتی فەڕەنساوە. بەڵام فەڕەنسا بۆ خاتری بەریتانیای هاوپەیمانی خۆی لە ساڵی 1990ەوە دەستی لەو دەستکەوتەی خۆی هەڵگرت. ئەم دەزەڵگرتنەیش ساڵی 1920 بە شێوەی یەکجارەکی لە کۆنگرەی سان ڕیمۆدا مۆر کران. کاتی حکوومەتی تورکیا هەر سوور بوو لەسەر داواکردنی ویلایەتی مووسڵ. ئەو دەمەی بەریتانیا و تورکیا نەیانتوانی چارەیەک بدۆزنەوە عوسبەت الئومام ئەم ئەرکەی لە 9 1924دا گرتە ئەستۆ و بڕیاریدا لیژنێکی نێودەوڵەتی پێک بێنێ کۆنتیلیکی سەرۆک وەزیرانی پێشووی هەنگاریا و کۆلۆنیال پۆلس لە بەلجیکا و ڤێرسن وەزیری سویدی و ئەمانە چەند پسپۆڕێکی یارمەتیان دەدان بۆ لێکۆڵینەوەی کێشەی مووسڵ لە هەموو سەرێکەوە تا پاشتر ڕاستپێرەکانیان بدەن بە عوسبەت الئومام بۆ ئەوەی بتوانێت بەپێی ئەو ڕاستپێریانە بڕیار دەربکە. ئەو لیژنەیە 16/12/1924 گەیشتە بەغداد و بۆ ڕۆژی دواتر چووە مووسڵ. لە پاشدوو مانگەڕان بە ناوچەکەدا و وەرگرتنی بیرۆڕای خەڵکی ئەو ناوە راپۆرتێکی بۆ عوسبەت الئومام نووسی و ڕازبوونی هێڵی برۆکسلی دووپات کردەوە و ڕای سپارت کەوا ناوچەی خوارهێڵی برۆکسل
هەمووی بدرێ بە عێراق بە مەرجێ دووشت لە بەرچاو بگیرێ. یەکەم، عێراق بۆ ماوەی 25 ساڵ لە ژێردەستی بەریتانیادا بمێنێتەوە. دووەم، بەرژەوەندی کورد بۆ بەڕێوەبردننی کاروباری خۆیان لە بەرچاو بگیرێ و زمانی دادگا و زمانی خوێندن لە قوتابخانەدا کوردی بێ و ئەم زمانە ببێتە زمانی ڕەسمی لەوێ. ئەگەرنا باشتر وایە ناوچەکە لە ژێردەسەڵاتی تورکدا بمێنێتەوە. ئەم ڕاستپێریانی لیژنە لەلایەن عوسبەت الئومەمەوە پەسەند کران، بەڵام ڕاستپێریەکانی لیژنە لە مەڕ بەرژەوەندی کوردەوە نەگوێی نەدرایە بەگرێ لەلایەن بەریتانیا حکومەتەکانی تورک و عێراقەوە خرایە ژێر پێوە و بڕیار درا کوردستان بەم شێوەیە پارچە پارچە بکرێ کە ئەمڕۆ دەیبینین. تورکیا بڕیاری عوسبەت الئومەم و هێڵی برۆکسلی ددان پێدا نەنا، بەڵام پاشتر لە ژێرباڵی بەریتانیادا ملیان ڕاکێشە و لە 5/6/1926دا پەیمانی سێقۆڵی نێوان عێراق و بەریتانیا و تورکیا مۆر کرا. پاشمۆرکرانی ئەو پەیمانە تورکیا هێڵی برۆکسلی قبول کرد و دابەشبوونی کوردستان پێک هات. بناغی هاوکاری نێوان مۆرکەرەکان لە هەموو سەرێکەوە پێکێنرا، بە تایبەتی لەباری لێدان و داپڵۆسینی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوایەتی کوردەوە. پاشان پەیمانی سەنتۆ بۆ درێژە پێدانی ئەم سیاسەتە سەری هەڵدا. وەکو دەبینین ئەم سیاسەتەی دژ بە بزوتنەوەی ڕزگاری کورد تا ئەم ڕۆژ درێژەی هەیە. واتە دەتوانین بڵین کەوا پەیمانی لۆزان و ئەو ڕووداوانی بە دوای داهاتن، بە تایبەتی ئەوەی بە کێشەی مووسڵ ناو دەبرێ باگشتی دژی بەرژەوەندی کورد بوو. هەموو ڕێکەوتنێکی نێوان داگیرکەرانیش لەسەر حسابی بزوتنەوەی نەتەوایەتی کورد ڕووی داوە و بە مەبەستی چەوسانەوەی نەتەوەی زۆر لێکراوی کورد هاتووەتە دی. بە چارەسەربوونی کێشەی ویلایەتی مووسڵ سیاسەتی داگیرکەری بەریتانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێی خۆی گرت و ئەوەی ئیمپریالیزمی بەریتانیا دەیویست بۆی ڕێککەوت. لەو ڕۆژەوە هەتا ئەمڕۆژ هەرلایەنی چەوسێنەرانی گەلی کورد دەگرێ. بە دەدانپێدانانی ڕاوێژکاری وەزارەتی ناوخۆی عێراق ئەدمۆنس وەک لە کتێبەکەی کورد و تورک و عەرەبدا دەڵێ مانەوەی حکوومەتی عێراقیان پاراست لەو کاتەی کە لیژنەی عوسبەت الئومەم گەیشتە کوردستان بۆ وەرگرتنی ڕای هاوڵاتیان لەبارەی ویلایەتی مووسڵەوە. کورد بە تێکڕایی ئەو گرێیانەیانی پێخۆش بوو کە خرانە سەر کێشەکە و لەو نامەیەدا کە بۆ سێر هەنری دۆبسم نارد. بەم شێوەیە باسی ئامادەیی گەورەی سلێمانیم کردووە بۆ چوونە مەیدان و نامەکەم بەم جۆرە کۆتایی پێهێناوە. سەردانی لیژنە پاڵ پێوەنەرێکی بەهێز بوو بۆ هەستی نیشتیمان پەروەرانەی کورد بە جۆرێکەم و ئەو بەرگرانی ڕاماڵی کە زۆر بەمان پێمان وابوو لایەنی تورک دەگرن. کاچی ئەم هەستە هەمویانی بەرەو ئۆردوگای دژ بە تورک پاڵنا. لێکۆڵینەوە و پرسیاری دوور و درێژ هەمووی بە تێکڕایی تاقە یەک لایەنی پڕ لە تەوژمی نەتەوە خوازی گرت. بەڵام مۆرکی جیابوونەوەی وەرنەگرت. ئەوان زۆر چاک دەزانن چیان کرد. بەڵام ئاخۆ عێراق چاو دەکاتەوە و ئەم ڕەوتە گرنگەی کورد بە سیاسەتێکی پێزانین ئامێزی دوورە دیمەن لە بەرچاو دەگرێ. راپۆرتی لیژنەکەی عوسبە پشتی ئاوەتەکانی کوردی گرت. پاش ئەوەش کە لە مەترسیداترینی کاتدا عێراقیان ڕزگار کردەوە، ئەویش بە مۆرکردنی پەیماننامەی ئینگلیز و عێراق لە شەو مێژوەکەی دەی حوزەیرانی 1924 کە لە سلێمانیدا دژی دابەشبوونی نیشتیمانی وەستان. ڕابەرانی ڕای گشتی کورد بۆیان هەیە شانازی بکەن و سنگ دەرپەڕێنن بەسەر دەوڵەتێکدا کە نەبوونە ژێردەستێکی بێدەسەڵاتیایدا. بێگومان کورد ئەو بڕیارانیان پەسەند نەکرد کە مافەکانی دەفەوتان و نیشتیمانەکانی دابەش دەکرد و ئەمەش نە لەگەڵ بەرژەوەندی بەریتانیا و نە لەگەڵ بەرژەوەندی هەردوو حکومەتەکەی تورک و عێراقدا دەگونجا. کورد کەوتنە هەڵگیرسانی شۆڕشە یەک لە دوای یەکەکانیان و بەرەو ڕووی ویستی ئیمپریالیزم و داگیرکەران وەستانەوە. بەڵام شۆڕشەکانیان زۆر بێ بەزەیانە سەرکوت کران. لە تورکیا مستەفا کەمال ئەتاتورک لە کاتێکدا لە سایی یارمەتی کوردەوە توانی کۆماری تورکی دابمەزرێنێ و یۆنانی لە خاکی تورکیا ڕاو بنێ و ددان پێدانانی هاوپەیمانان بە کۆمارەکەیدا بەدەست بێنێ. تەنیا بە یارمەتی کورد بوو. مستەفا کەمال ئەو هەموو بەڵێنە زۆرانی بە کوردی دابوون لە بیری خۆی بردەوە. باشترین گێڕانەوەی ئەو ڕووداوە ئەوەیە کە پێشەوەی کۆچکردووی هیندستان جەواهێر لال نەهرۆ لە نامەیەکدا بۆ ئەندێرا گاندی کچی خۆی نووسیوە دەڵێ کەمال پاشا پاشۆڕشی ساڵی 1925 کوردی لەناو برد و دادگای تایبەتی سربەخۆیی بۆ لە دادگەدانی کوردانە و بە هەزارانی فەرمان بەسەردادان و
هەردوو سەرکردەی کورد شێخ سەعید و دکتۆر فواد و زۆری تری حکمدا. ئەوانەی مردن و ئاواتی سربەخۆیی کوردستانیان بەرنەدا. بەم جۆرە ئەو تورکانەی بۆ ڕزگاری خۆیان دەجەنگان سەری ئەو کوردانەیان پان کردەوە کە داوای ئازادیان دەکرد. چەند سەیرە لە پارێزگاری نیشتیمانەوە بگاتە پەلاماری نەتەوەیەکی تر و داگیرکردنی ئازادی لێی. ساڵی 1929 جارێکی تر کوڕ ڕاپەڕینەوە، بەڵام شۆڕشەکەیان دیسان سەرکوت کرایەوە بۆ ماوەیەک. ئاخر چۆن دەکرێت شۆڕشی نەتەوەیەک بنابڕ بکرێ کە بۆ ئازادی خۆیان تێدەکۆشن و ئامادە نرخی ئەو ئازادیە ببژێرن. لە ئێرانیشدا بزوتنەوەی کوردایەتی هەر لە هەڵچووندا بوو، بەڵام لەوێش کەوتە بەردا پڵۆسین و توند و تیژی ڕەزاشای پەهلەویەوە و لەوێژ وەکو تورکیا و عێراقی بەسەر هات. لە عێراق بۆ یەکەم جار لە مێژوودا دەوڵەتێکی کوردی پێک هات. شێخ مەحموودی حەفید بوو بە شای کوردستان، بەڵام زۆری نەخایەند ئینگلیز پشتیان تێکرد. مێجەر سۆنیا بە ناوی حاکمی سیاسیەوە ناردە سلێمانی تا پێش بەدەسەڵاتی شێخ مەحموود بگرێ و پیلانی بۆ بهۆنێتەوە. ئەوە بوو ئەوەندەی گێرەشێوێنی کرد وای لێهات شێخ مەحموود لە 25/1990 هەموو کار بەدەستە ئینگلیزەکانی بند کرد. بەڵام شێخ خۆی لە کاتی شەڕ لەگەڵ ئینگلیز لە شەڕی دەربەندی بازیاندا بریندار بوو بە دیلی کەوتە دەستی ئینگلیز. ئەوانیش ناردیان بۆ هیندستان. پاش خۆڕاگری تورک لە ئاست کێشەی مووسڵ و تینی هەڵچووی جەماوەردا ئینگلیز ناچار کرا شێخ مەحموود بگێڕێتەوە سلێمانی و لە 14 نۆی 1922دا بوونی خۆی بە شای کوردستان جار بدە. بەم جۆرە شۆڕشی شێخ مەحموود هەتا ساڵی 1931 هەر لە هەڵچوون و خاوبوونەوەدا بوو. هەموو لایەک چاویان تێی بڕی بوو، چونکە پێشەوەی بزوتنەوەی نەتەوایەتی کورد بوو. بەڕاستیش پێشەوە و نمونەیەک بوو کە تێکۆشان و هەڵوێستە نیشتیمانیەکانی ئەو لە مێژووی کووردا شوێنی فەرماندەیەکی نەمری وای پێدا کە وێنەی نەبێ. ئینگلیز لە هەموو ئەوانەش تووڕە بوو کە دڵسۆزی خۆیانیان بۆ شێخ مەحموود دەربڕی بوو، سازی خۆیان بۆ هاوکاری لەگەڵیدا پیشاندا بوو. شێخ ئەحمەدی بارزان یەکەم کەس بوو ئینگلیز دەستنیشانیان کرد کە دەبێ خۆی و هۆزەکەی لەناو ببرێن. لە نۆی 1931دا بارزان تووشی پەلامارێکی نامردانەی سەربازگەی بلەبووەوە کە لە سۆنگەیەوە بارزان ڕاپەڕی.